كل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستان، یەکێک لەو کەسانەی کە ویستمان بە پشتیوانی خوا ئەمڕۆ بە تایبەت باسی بکەین، باسی فەزڵی بکەین، باسی گەورەی ئەو ئینسانە بکەین لای خوای پەروەردگار، ئەویش بریتیە لە باوک. بێگومان باوکمان ئەوانەی کە زیندون یاخود مردون، خوا لیان خۆش بێت. کەسێک کە بۆ باوکمان کەسێکی دڵسۆزی ئێمەیە، وەکو خزمەکانمان، وەکو هاوڕێکانمان وازمان لێ ناهێنن. بۆچی؟ لەبەر ئەوەی دڵسۆزی ئێمن. ئیلا یەک کاتێک ئەوان واز لە ئێمە دەهێنن، وەکو عام باسی دەکەم، لەوانەیە هەندێک باوکە بێ خراپ بن، بەڵام ئەو شتێکی دەگمەنە. لە یەک حاڵەتێکا باوکمان وازمان لێ دێنن، ئەویش ئەو کاتەیە کە دەڕۆن بۆ گۆڕستان و دەمرن. بەڵام دڵنیا بەلەوە ناوی باوکمان لای ئێمە بە زیندوی دەمێنێتەوە. ناوی باوکمان لای ئێمە بە زیندوی دەمێنێتەوە. باوک دڵسۆزە، بەردەوام ناوی لەگەڵ ئێمەدایە. ئەوە فەزڵی باوکە. کاتێک کە من ئەوە هەوێکانە لە گیرفانمدا، هەمووتان کە هەوێتان پێیە، هەر هەوەیەک لە هەوێکان کە پێتانە، ئیجازەی سایەقیە، کاتی نیشتمانیە، کاتی زانیاریە، هەر هەوەیەک لە هەوێکان کە ئێوە پێتانە، هەر معاملەیەک لە معاملەکان کە پێتانە، باوکتان زیندوو بێ یا مردوو بێ، ناوی باوکتان لەگەڵ خۆتانایە. بەبێ ناوی باوک و باپیرتان لە هیچ قوتابخانەیەک وەرناگیرێن، لە هیچ شوێنێک وەرناگیرێن. ئەگەر بڕۆیتە دائیرەیەکەوە تەنها بڵێی ناوم فڵان کەسە، قبوڵی دەکەن؟ نەخێر، ناو باوکت باپیرشت چییە؟ کەواتە باوک ئەو کەسەیە ئەگەر بەجێشمان بهێڵێ، وەکو لاشە، وەکو ناو لەگەڵمانایە، بەردەوام لە گیرفانمانایە ناوەکەی. بۆیە باوک زۆر گەورەیە، حتاکو لە دەستی نەدەی قەدری نازانی. ئەوانە کاتان تەعین بوونە، تەنها ناوی خۆتان لەسەر لیستەکەیە، تەنها ناوی خۆتان لە دائیرەکەتانە، نەخێر ناوی خۆتان و باوک و باپیریشتان لەوەیە. ئەمجا تەعین کراویت، ئەمجا دامەزراوی. کەواتە باوک ئەو کەسەیە ناوەکەی لێمان گیان نابێتەوە، لاشەی لە ژێر خۆڵایە، بەڵام ناوی لە گیرفان و سەردڵمانایە. ڕێزیان بگرن هەتا زیندوون. ڕۆژێکە بێ سێم بەخوا ئاواتە بیت، بە ئاواتی ئەوەی تەنها یەک دەقە بیبری دەستی ماچکەی ناتوانی. بە ئاواتی ئەوەی ڕۆژێ لەگەڵ باوکتان سفرێ نان بخۆی بەخوا نایبینیت. باوک ئەو کەسەی ئەوەندە گەورەیە، ناوی بەردەوام لە هەموو شوێنێکدا لەگەڵەوەدا ناومان دەبرێت. کەواتە ئاگاداری خۆت بە، چونکە بەڕاستی خوای گەورە لە قورئانی پیرۆزا دەفەرمێ وەوالدین وەما وەلەد. خوای گەورە و مێرەبان سوێنی بە باوک خواردووە، وەوالید. بەڵام بۆ ئێمە دروست نییە سوێن بە غەیری خوا بخۆین، بەڵام خوای گەورە سوێنی کە بە باوک خواردووە، کەواتە باوک زۆر زۆر موهیمە، بێ ڕێزی لێ بگری. ووالدين وما ولد ادعوهم لآبائهم هو أقسط عند الله. خواهي قولة فرمي خلقي بناوي باوباپیریان و بانکن، او عدالتیه لای خواهي قولة، او عدالتیه خلقي بناوي باوکی و بانک بکرێت. يعني تواو كواتب باوک زۆر گرنگە، حتا لە دەستی نەدەی قەدر و ڕێز و حرمەتی نازانی بەتەواوت. باوکمان ئێمەی خۆش ناوێت لەبەر مەسلحەت و بەرژەوەندی، لەبەر ماڵەکەمان ئێمەی خۆش ناوێت، چونکە ڕۆژێک بوو ئێمە هیچ نەبووی، وەزنی مریشکێکمان نەبوو، ئێمەی خزمەتە کرد. خۆ کاتە پارەمان هەبوو، حتا ئێمەی گەورەکەت پارەمان هەبوو، هەموو ڕۆژە نەمانەوە باوە پارەمان بەرێ، بەڵام ئێمەی هەر خۆشەویست. لەبەر مەسلحەت پارە، لەبەر جوانیەکەمان، لەبەر شەهادەکەمان خۆشمانی ناوێت، چونکە پێش ئەوەی لەدایکیش بین وەکاتیش کە هاتینە دنیاوە، پێش ئەوەی پێش بگرین و قسەش بکەین، هەر ئێمەی خۆشەویست، لەبەر شەهادە و پارە و پول نەبوو. بۆیە مەسلحەت و بەرژەوەندی تێدا نییە، تەنها خۆشەویستی ڕاستەقینەیە.
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحی سنەنی ترمزیاتۆ دەفەرمێ الوالد أوسط أبواب الجنة فإن شئت فأضع ذلك الباب أو احفظه. باوك درجاي ناوراستي بهشته، درجاي لهش درجاي بهشت ناوي درجاي باوكه. باوك چون درجاي الريان من هي درجاي ترمان هي أو درجاي من هي لناوراستي بهشته، درجاي كاني بهشته جا وسط أوسط هم معناه ناوراس دي، هم معناه برسترين وباشترين درجاج ديت أفضل. كواتا درجاج لدرجة كاني بهش ناوي درجاج باوكا بيقمان دايكش دقريته وبس باوك بدرجيك. جا پیغمبری خواه فرمي صلى الله عليه وسلم هر کسك بي خوشا با پارزگاري لو درجاج بكات بوي ليبراتو جوروا ياخد با لدستي بدات بچي پارزگاري ليتكي بەوەی کە لەگەڵ باوکدا باش بیت، بەوە لە دەستی ئەدەی کە لەگەڵ باوکدا خراپ بیت. ڕێزی باوکت بگرە. شەرمەزارەیە بۆ مناڵ، هەر مناڵێک باوک و دایکی چۆن دەڵێ ماستاوی بۆ بکە بۆی کە لی تۆڕە نەبێ، بەڕاستی ئەوە شەرمەزارەیە بۆ مناڵە. مناڵێک ئەوەندە خراپ بێ باوکی دایکی ماستاوی بۆ بکەن بۆی کە مناڵەکان تۆڕە نەبێت، ئەوە خراپترین مناڵە. ئەگینا مناڵی باش بە پێچەوانەوە هەوڵەدا باوکی تۆڕە نەبێ، دایکی لێی تۆڕە نەبێ. جا ئەو دەرگایە پارێزگاری لێ بکەن، دەرگایەک لە دەرگاکانی بەهەشت دەرگای باوکە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکا پارێزگاری لێ بکەین. کەواتە باوک زۆر گرنگە، چونکە لەو دەرگایەوە کەسانێکی زۆر بانگ دەکرێن لە ڕۆژی قیامەتا تۆ لەگەڵ باوکتا چاک بوویتە، فەرموو لە دەرگای باوکە وەرە ژوورەوە. کەواتە باوک زۆر گەورەیە، نەڵی پیاوێکی بە تەمەن و ئەختیارە، زۆر گەورەی لای خۆی گەورە. لەگەڵ باوکتا باش بە تا دوعای خێری زیاترت بۆ بکە. وەکو ئیسماعیل پێغەمبەر بە صلی الله عليه وسلم لەگەڵ باوکیا چۆن بوو، فەرمی باوەگیان سەرم بڕە، ماتە فەرمانی خوایە سەرم بڕە. وەکو کوڕەکەی نوح مەبە سەلامی خوای لەسەر بێ کە ئەی ڕۆڵە گیانوەرە ناو کەشتێکە ئەو ڕایەکرد، بە قسەی باوکی نەکرد. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح ئەبو داووددا دەفەرمێ ثلاث دعوات مستجابات لا شك فيهن ودعوة الوالد على ولده. سێ دوعا هەیە گومانی تێدا نییە قبوڵە لای خوای گەورە. یەکێک لەوانە ئەوەیە دوعا باوک بە هەمان شێوە دایکیش دوعا بکە بۆ مناڵەکەی، یا دوعا لە مناڵەکەی بکات. هەرکوی حەدیثی لەسەراتەوە دوعای خێرت بۆ بکەن یا دوعای خراپ. کەواتە ئاگادار بە، ڕێزی لێ بگرە، چونکە بەڕاستی باوک زۆر گرنگە، دوعای قبوڵە بە ئیزنی خوای گەورە. دوعای باشت لێ بکە، زۆر خۆشە باوکت دوعای خێرت بۆ بکە. زۆر خۆشە باوکت دەستخۆشیت لێ بکە، زۆر خۆشە باوکت خۆشتی بوێ. ئەوە زۆر گەورەیە، چونکە ڕۆژێک دێت ناتوانی بیبینی. بەڕاستی زۆر خۆشە باوکت لێت ڕازی بێت. لەم بۆ شتێک وەڵڵاهی خوا شاهێدە، مەبەستم ڕیانی، مەبەستم ئەوەیە کە زیاتر ئاگامان لە خۆمان بێ. لەم چەند شەوەی پێشوا باوکم هاتە خەوم خواری خۆش بێت. مەبەستم ئەوەیە لەگەڵ باوکمانە باش بین، دوعای خێران زۆر بۆ بکەین. هاتە خەومتی ڕۆڵە گیان ئەوانەی بۆ مەنێریەوەی پێمەگات، پێمەگات، شتەکانی تۆم پێدەگات، زۆرم پێ خۆش بوو، چونکە وەکو وەفایەک بۆیان دوعای خێریان بۆ بکەیت، بەردەوام خێر و سەدەقەیان بۆ بکەیت. ئەوانشی کە ماون لە دەستان نەداون ڕێزیان لێ بکەن، دەستیان ماچ کرد. ئێستا من باوکێکم لێ دەستی ماچ کرد. باوکێکم نییە من دوعای خێرم بۆ بکە، ئەبێ من دوعای خێری بۆ بکەم. ئەوانەتان کە ماوتانە دوعای خێر با بۆ ئێوە بکەن، چونکە دوعایان قبوڵە بە ئیزنی خوا. دوعای خێر بۆ ئەو کەسە بکە کە هەموو تەمەنی دەبێ ناوتوا سەرف کرد.
لاشەی خۆی زەعیف کرد، خۆی ناڕەحەت کرد، خۆی ماندوو کرد لە پێناو ئەوەی پاروێنان بۆ تۆ پەیدا بکات، لە بیریان مەکەن وەفاتان بۆیان هەبێت. لە کۆرتۆڕە کۆمەڵایەتەکان زۆر دەبینین خەڵکی دەڵێ دایکیان 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 دەستیان خۆش بێ، دایک مافی زۆرتر لە باوک، بەڵام ئەوەی کە دەبینین باوەگیان زۆر کەم بگەن باوکیان مردبێ. هەتا جارە دەبینی باوەگیان نووسرا بێت، سەتەها جار دەبینی دایکیان ڕاستەکی دایک مافی زیاترە، بەڵام باوک لای زۆربەی مناڵەکانەوە فەرامۆش کراوە. بۆی ویستم بە تایبەتی باسی باوکم بە بیزنی خوا. دوعای باوک زۆر قبوڵەوەریابن، بۆتان بکات یا لێتان بکات، ئەوەندە گەورەی لای خوای گەورە. یا ربی خوای لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، خوای شیفای نەخۆشەکانمان بدەی، ئاخرمان بەخێر بگێڕی یا رب العالمین. ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، باوک دەبینین لە گەرما و سەرمادا، لە پێناو ئێمەدا ئیش و کار دەکەن، لە دوکاندا سەرمایان دەبێ، لە بازاڕە لە شوێنە گشتەکانە گەرمایان دەبێ، ماندوو دەبن، ناڕەحەت دەبن. جاری وهەیە لە شوێنی ئیشەکات ئەو کەسێک کە خاوەنی ئیشەکەیە، کەسێکە خاوەنی ئیشێکە، قسەی ناشرینی پێەکە، لیت و ڕە بێ، ئیتر ئایا خاوەن کارگەیەکە، خاوەن کۆمپانیایەکە، مهندیسێکە، مقاولێکە، وەستایەکە، خاوەن دوکان و مارکێتێکە، خاوەن ئیشێکە، قسەی پێ دەکا و لێشی تووڕە ئەبێ، بەڵام لەبەر خاتری ئێمە قبوڵی دەکات. ئەو چۆن دەڵێی سەرشۆڕێ قبوڵ دەکات بۆ ئەوەی بتوانێت من و تۆ بژێنێ. بوازان باوک مادیان تووڕە نابێ، خەڵکی مدیرێک لە دایرێکە دەی تووڕە نابێ، بۆچی لە دایرا دانیشتۆ؟ چاوەڕێی ئەوەی کە مەعاشێکی دەستکەوێ من و تۆ بژێنێ، ناڕەحەتی تووشە بێت. ئەو هەموو قسانە قبوڵ دەکات لە پێناو منداڵ. دوایش منداڵ دەڵێ باوکم چی بۆم کردووە؟ باوکت هەموو شتێکی بۆت کردووە. ڕۆژگار ئێسقانی ئەوی لاواز کردووە، قووەت و هێزی ئەوی لاواز کردووە، کرێکاری و وەستایی و ناخۆشی و ئیشکردن ئەوی لاواز کرد و گەنجێتی ئەوی بردووە. دەبینیت وردە و دەدەم و چاوی پیر دەبێ، لاشەی پیر دەبێ و هێزی تیان نامێنێ. ڕۆژێک بوو چەند قاتی تۆ بە قووەت بوو، بەڵام ئەمڕۆ لاوازە. بۆیە باوک دەبێ ڕێزی تایبەتی لێ بگیرێ کە لە پێناو تۆ ماندوو ئەبێ، هەموو قسەیەکی ناخۆش قبوڵ دەکا تەنها بۆی تۆ بژێنێ، بۆی خۆت و دایک و خوشک و براکانت بژێنێ، وەفات هەبێ بۆیان. بۆیە تەماشا دەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ: لا يجزي ولد والده إلا أن يجده مملوكا فيشتريه فيعتقه. هیچ کەسێک ناتوانێت پاداشتی باوکی بداتەوە، پاداشتی ماندووبوون و چاکەکانی باوکی بداتەوە. ئەوە دایک هەر باسی مەکە کە زۆر زیاتریش. إلا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە یەک حاڵەتێکە مناڵ دەتوانێت پاداشتی باوکی بداتەوە، کەواتە ئێمە هیچ کەسێکمان پاداشتی باوکمان نەداوە، هیچ کەسێکمان، هەموومان قەرزاری باوکمانین، هەموومان. لە یەک حاڵەتێکە نەبێت کەسێک باوکی خۆی ببینێ، جاران کۆیلە هەبوو، کۆیل و عەبد هەبوو، باوکی خۆی ببینێ کۆیلە و عەبدە، عەبدی کەسێکە بچێ بیکڕێ و ئازادی کات، لە کۆیلەیەتی ڕزگاری کە ئابە و جۆرە نەبێت، هیچ کەسێک ناتوانێت پاداشتی باوکی بداتەوە. کەواتە ئێمە هەموومان قەرزاری باوکمانین، پاداشتیمان نەداتەوە. دایکیشمان ئەوە هەر باسی بک، چونکە باوک ئەو من پارە و ناخۆشی و ناڕەحەتیە کە پەیدای دەکات، ئەو هەموو شتەی بەسەرا دێت لە کۆڵانەکانە نەیدۆزێتە پارەکە، ناڕەحەتی بینیوە، بۆیە وەفاتان هەبێ بۆیان، چونکە ئەو دەسەی لە پێناو تووە زەعیف بوو، لاواز بوو، ڕۆژێک دێ ئاوا دەلەرزێ، ڕێزی لێ بگرە، هەتاکو زیندووە کە مردیش ڕێزی لێ بگرە بۆی دوعای بۆ بکەی، خێر و سەدەقەی بۆ بکەی، لە بیری نەکەی. خۆشەویستان، باوک خێر و بەرەکەتە لە دنیا و لە قیامەتیشە بۆ ئێمە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتێکی بۆمان باس بۆ تەماشای ڕێز و حرمەتی خوای گەورە بکە بۆ ئینسانی ئیماندار
کە کەسێک ئیماندار بێ باوکێک ئیماندار بێ چەندێ لای خوا بەڕێزە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح کە لە صحیحە هاتووە ئەفەرمێ خۆی گەورە لە ڕۆژی قیامەتە کەسێک دەهێنێتە ڕیزی باوکی مناڵەکانی دەهێنێتە ڕیزی باوکی واتە کاتێککە من و تۆ دەمرین منداڵمان هەیە بەو مەرجەی هەمووی ئیماندار بێت. خی گەورە و میهرەبان بە گەورەی و دەسەڵاتی خۆی وەکو فەزڵ و ڕێزێک وەکو حرمەتێک بۆ باوک مناڵەکانی دەهێنێتە ئاستی باوکیان چونکە باوکیان لەوان بەرزترە پلەی بەهەشتەکەی بەرزترە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەرچەندێ مناڵەکانی پلەیان لەو نزمترە چاکەیان کەمترە بەڵام خی گەورە دەیهێنێتە ئاستی باوکی و لەگە باوک و دایکە کۆیە کاتەوە. بەس بۆچی؟ بۆ ئەوەی ئەو باوکە دڵخۆش بێت چاو و دڵی ڕووناک بێتەوە چاو و دڵی ڕۆشن بێتەوە تەنها لەبەرەوە لەبەر خاتری مراعاتی دڵی باوکێک بۆ ئەوەی کە باوکێک دڵخۆش بێ بەختەوەر و کامەران بێ چاو و دڵی ڕۆشن و ڕووناک بێتەوە. مناڵێک چەندەها مناڵ لە ئاستی باوکیان نێ خی گەورە پلەیان بەرزەکاتەوە پلەی بەهەشتیان بەرزەکاتەوە بەس تەنها لەبەرەوەی ئەو باوکە دڵخۆش بێت. ئەوە گەورەی باوکە لای خوا. توش ڕێ باوکم چی بۆم کردووە؟ ئیلا بێ هەر باوکت پارەت بپەیاکە دەیدە تۆ کەسێکی ئەوەنە ئازای ئەوەندە کەسێکی بێوەفای باوکت چی بۆ من کردووە دەی تۆ پیاوە ئازا بە هەزارۆنی باوکت بۆ مناڵەکان جێبێڵە تۆ خۆش لە باوکت ڕووتری داماوتر و فگورتری ئەڵێ باوکم چی بۆ من جێڵاوە ئەی تۆ شەوکۆ وای ئەی تۆ چی بۆ مناڵەکان جێڵاوە. شەرمە شەرم ئینسان بڵێت باوکم چی بۆ من جێڵاوە. باوکت ئەو نتوانای خۆ ئەوەندەی پێتاوە تاوە تۆ ئازا بە هەزارە نەجێبێڵە بۆ مناڵەکانم زامەتوانی بۆ ئینسان کە وەفای هەبوو بێڕێزی بەرامبەر دایک و باوکی ناکات بە تایبەتی بەرامبەر باوکی. جا ئەوەیە خی گەورە دەفەرمێ والذین آمنوا واتبعتهم ذريتهم بإيمان ألحقنا بهم ذريتهم ئەوانەی کە ئیماندارن بە ئیمانداری مردوونە ألحقنا بهم ذريتهم خی گەورە دەفەرمێ ئێمە مناڵەکان دەگەێنە ئەوان جا خۆشە لە بەهەشتا لەگەڵ باوک و دایک و کەسوکاری خۆتا کۆبیتەوە زانین چەندێ خۆشە خی گەورە بە نسیمانی کە بە باوکت شاد بیتەوە بە دایکت شاد بیتەوە بە براو خوشک و کەسوکارت شاد بیتەوە لە بەهەشتا بیان بینیت چەندێ خۆشە. ئەوەی باوکی لەدەستدا و ئەزانێت چەندێ خۆشە باوکت ببینیت ئەوەی دایکی لەدەستدا دەزانێت بینینی دایک چەندێ خۆشە. ئەوەی کە دەوت ئەمە پیرێژن و پیرە پیاوێکە ئیسە بە ئاواتی بینینی دەقەیەتی ئەو کەسەوەی بەڵام بەخوا نایبینین لە دنیادا. کەواتە باوکە ئەوەندە گەورەیە خی گەورە بەر خاتی دڵخۆشی ئەو مناڵەکانی دەخاتە ڕیزی ئەوەوە. خۆشەویستان ئێمە بۆچی درێژ دەکەین بۆچی ڕۆژوو دەگرین بۆچی خۆمان ماندوو دەکەین بۆچی زیکری خوا دەکەین و عیبادەت دەکەین بۆ ئەوەی خوا لێمان ڕازی بەمان خاتە بەهەشت. ئەمە هەدەفەکەمانە خوامان خۆشەوێ و لێشی دەترسین عیبادەتیشی بۆ دەکەین چونکە فەرزە لەسەرمانە بۆی لێمان ڕازی بێ و لێمان تووڕە نەبێ. ئەوە هەدەف و ئامانجی ئێمەیە لەوەی کە عیبادەتی خوا دەکەین. دەی بزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح سنەنی تورمزی دەفەرمێ رضا الرب في رضا الوالد وسخط الرب في سخط الوالد. ڕەزامەندی خوا لەگەڵ ڕەزامەندی باوکدایە. دایکیش دەکرێت ئەم حەدیثە بەڵام باوک چونکە حەدیثەکە فەرمی باسی باوکەکە حەدیثیشی هەر ڕێوایەت صحیحە هەڵێ دایک و باوک. ئەگەر خوا چی کاتێک لە تۆ ڕازی دەبێ ئەو کاتێک کە باوک و دایکت لێت ڕازیە ئەو کاتێک باوکت لێت ڕازیە خۆش لە تۆ ڕازیە ئەو کاتەی باوکت لە تۆ تووڕێ و لەسەر حەقە نەک وەڵا باوک من دێم تووڕێڵێ بۆ قورئانە خوێنی بۆ نوێژەکەی ئەو نا ئەو تووڕەبوونە نا باوکت لەسەر حەق بێ و لە تۆش تووڕە بێت تۆ ناحەق بی. ئەگەر باوکت لێت تووڕە بوو دڵنیا بە خوای گەورە لە تۆ تووڕەیە. هەر کاتێ باوکت عەزیەتدا و لێت تووڕە بوو بڕە باوشی پیاکە بڵێ گەدن نازاکە چونکە خوای لەسەری عەرشەوە لە تۆ تووڕەیە مادەم تۆ ناحەق بی باوکت حەق بێ. بەڵام خوشکی بەڕێزم باوکت لێت تووڕەیە بۆ وەڵام مادەم لە چکەکەی وەڵام من مادەم جلی پۆشتە لە بەرەکەی لێت تووڕەم باوکت لێت تووڕە بێ ئاساییە ئەو تووڕەبوونە جیاوازە بێڕێزی بەرامبەری مەکە بەڵام بە قسەیشی مەکە چونکە خوا دەفەرمێ خۆت داپۆشە.
بەڵام کاتێ باوکت لەسەر حەق بوو ئەوە کارەساتە خوا لە تۆش تووڕە ئەبێت چونکە باوکت دایکت لێ تۆڕن کەواتە ئەوەندە گەورەیە ئەگەر باوکێ گەورە نەبێ لای خوای گەورە هەر کاتێ مناڵە باوک و دایکی تۆڕە بێ خوا لە باوک و دایکە تۆڕە بێ نەخێر بەڵام کاتێ باوک و دایکت لێ تۆڕە بوون خۆش لە تۆ تۆڕەیە کەواتە باوک زۆر گەورەی لای خوای گەورە تووڕەبوونی باوک دەبێتە هۆکارێک بۆ تووڕەبوونی خوای گەورە و میهرەبان خوای گەورە بە دەسەڵات کەواتە ئاگاداری خۆت بە چونکە ئەو پێی خۆشە لە خۆی پیاوتر بی لە خۆی باشتر بی واللهی سەرکەوتنی تۆ سەربەرزی تۆ بردنەوەی تۆ بۆ باوکت گەورەترین دەستکەوت ئێمە هەمومان دەزانین زۆر بەمان باوکمان خوێنەواری نەبوو ئەوەی کە ماوە یان مردووە زۆر بەمان باوکمان خوێنەواری نییە بەڵام سوورە لەسەرەوەی ئێمە خاوەنی شەهادە بین ڕۆڵێکیان بخوێنە مەسروف دەکەم خۆی شەهادەی نییە خوێنەواری نییە بەڵام حەز ناکا کوڕەکەی و کچەکەی وەکو خۆی بێت حەزەکە کوڕەکەی و کچەکەی خوێنەوار بێت شەهادەیان هەبێ بەیانی بخۆیان ئیشێکیان هەبێ کەواتە هەرچەندێک خوێنەواری نییە بەڵام حەز ناکا تۆ کەسێکی نوقسانیت هەبێت حەزەکە لەو پیاوتر بی لەو خوێنەوارتر و شارەزاتر بی لەو بەڕێزتر بی کەواتە ئەمە دڵسۆزی ڕاستەقینەی تۆیە گومانی تێدا نییە لەوانەیە حەز نەکەی براکەت کەسەکەت خزمەکە لە تۆ باشتر بێ تۆ لەو باشتر بی بەڵام مناڵەکەت پێت خۆشە باشترین کەس بێت کچ بێ یا کوڕ بێ پێت خۆشە لە سەربەرزت کا بەردەوام بۆیە ئینشاءڵڵا هەوڵ بدەین بە ئیزنی خوا ڕێز و وەفامان هەبێ بەرامبەریان ماندووبوونیان بە گەورە و بە ڕێز بنرخێنین زۆر بە نرخ و بە ڕێز بەلایەنەوە ئەوە زۆر گرنگ نرخمان هەبێ لایەن قیمەتمان هەبێ لایەن چونکە هەر کاتێک دایک و باوکمان لێمان ڕازی بوو زۆر خۆشە جا هەر کەسێکمان باوکمان مردووە لە دنیادا غەڵەتمان بەرامبەری نەکردووە زۆر دڵخۆشی سپاس بۆ خوا ڕۆژێ لە باوکم تووڕە نەبوومە ڕۆژێ باوکم قسەی ناخۆشی پێم نەکردووە چەندێک خۆشە ئەوە سەربەرزیە ئەم ڕێبایی لە دەستی ئەدەین ئێمەش باوکین ڕۆژێک دێت ئەم ژیانە بەجێ دەهێڵین بۆی ئینشاءڵڵا لە کۆتاییدا دەڵێم ئامانەتی ئێوە و دایک و باوکتان ڕێزیان لێ بگرن حرمەتیان لێ بگرن بێڕێزی بەرامبەر دایک و باوکتان مەکەن ڕێزیان بگرن خۆشیانتان بوێ باوکیان و دایکیان بانگیان بکەن ئینشاءڵڵا لە دنیا و قیامەت خوا سەربەرزتانەکات واللهی لە کۆتاییدا دەڵێم و خۆشتان بینیتانە خۆشم بینیمە واقعی واللهی ئەوەی لەگەڵ دایک و باوکیان خراپ بوو بێ لەم ژیانەدا زۆر کەس ئەناسم سوێن بەخوا خێر و خۆشی لە خۆی نابینی واللهی چەند کەس ئەزانم لەگەڵ دایک و باوکیان خراپ بووە هەر بەدبەخت و نەکبەت و داما و دۆڕاون بەردەوام لە کێشە و مشکیلەدان بەردەوام خەمبارن خۆشی لە ژیانی ئەم دنیای نابینن چونکە تۆڕەی خوا لە دنیادا بۆ ئەوان کراتەوە پێش قیامەت چونکە لەگەڵ دایکیان باوکیانە خراپ بوون لەم دنیایدا بە خۆشی ناژین ئیتر خوا ئەزانە قیامەتیان بەسەرەت من زۆرم بینی ئەوەی لەگەڵ دایک باوکیان خراپ بوو لەم ژیانەدا دەوڵەمەندیشە بەدبەختە دڵخۆش نییە دۆڕاوە بۆیە ئامانەتی ئێوە دایک و باوکتە گەنجن یا پیرن ئامانەتی ئێوە دایک و باوکتان هەتا دەستانەتان اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاي خير عن كدوة يا ربي خوايا هيمني وآرامي ولات من بباريزي خوايا نوالي نخوش الشفاء عن بدي لقناهي دايك وباوكم مردو كان من خوش بي خوايا آخر من بخير بجيري كاتب مامريني خود ما راضي بي آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين خوش بيسان إن شاء الله الدورية كريتو لمزقوتا كمان